مەنەیان کرد بەسەرمانە ئێمە دیدی ڕخنەیی تیامانە ئەمرێ تێڕامان تیامانە ئەمرێ سەرنج ناتوانین بین لە سینەمای نەدەرەوە وەڕ و جێژ بەم لاولایە ئاسوڕێنەوە بەڵام ئەزانین دەرزیەکمان لێ درراوە کۆمەڵی فکرە خراوەتە مێشکمانەوە کە ئادۆرنۆ ناوێنە ستیۆتایپ واتە هەدەفی سەرمایەداری لە ڕێگەی پیشسازی کللتوریەوە ئەوەیە ستیۆتایپ دروست بکە ستیۆتایپ واتە تێگەیشتنی گشتی لەسەر شتێک بۆ نمونە هەمومان بڵێن ئەوانە جوانن کە فیلەرەکەن ینی ئەمە ستیۆتایپێکی مۆدێرنە نازانم هەموو ئەوانە جوانە کە لێویان ئەستورە ئەمە ستیۆتایپێکە تەنها سەرمایەداری هێناوێتە ناو ئێمەوە بۆ نمونە هەموو دیندارەکان توندڕەون ئەمە ستیۆتایپێکە مەجالی ڕخنە نایەت مەجالی جیاوازی نایەت ئەبێ هەمومان وابیر بکەینەوە ئەگەر وابیرمان نەکردەوە ئەوە ئێمە نەشازین جیاوازین سەیرین ئەوە چین ئێوە نەفامن تا ئاستیەوەی نەفامن چۆن لەم شتە بەسیتە تێناگەن ڕاستی ئەم شتە بەسیتە دەرزیەکە کراوەتە مێشکی تۆوە ستیۆتایپێکە تێگەشتنیشی گشتیە کە ئینسانی معریفی ناچێتە ژێر تێگەشتنی گشتیەوە ئەی بە ئینسانی خاوەن معریفە بە ئاسانی بچێتە ژێر تێگەشتنێکەوە کە هەمووان وابیرەکەنەوە چونکە هەرچی هەمووان بیریان لێکردەوە بۆ شێوەیە دڵنیابە کێشەیەکی قۆڵی تایە و سادەگۆییەکی تایە و سادەگەریشی تایە ئادۆرنۆ ترسی لەوە بوو کە سەرمایەداری کە هەموو شتێکەکە بپیشی سازی ڕۆحی هونەر نامێنێت هونەر ئەکوژێ لە کاتێکا بە دیدی ئادۆرنۆ هونەر ئاکتێکی ئیندیڤیدواڵی فەردیە من کە هونەرێک خەمەوە بێ ڕنگدانەوەی من بێوەکو هونەرمەند نەک ڕنگدانەوەی ئەو تەسەورە ئامەی کە هەیە ئادۆرنۆ وت هونەر بۆیە هونەرە چونکە ئەبێ ڕنگدانەوەی دیدگای جیاوازی هونەرمەند بێ بۆیە سەرمایەداری ئەم ڕۆحەی کوشت و کوشتێتی لە ڕاستی ئێستا کوشتێتی وەیە بینی دنیا پڕ بووە لە سادە دروستکردن و سادەگویی هەمووان ئەیانەوێت چی سادەیە چی خۆشە چی زۆر زوو بەس زووتی یەگەین زۆر ئاسانتی یەکەین با بێت و بڕوات و تەواو بێت کاتێکی خۆش بیرکردنەوەی ناوێت ئەو هەموو تێڕامانەی ناوێت ترسی ئەو لەوە بوو کە ئەمە خوڵقا ئیتر تەلەڤیزۆنەکان زۆربیان هەمویان ئەبن بە یەک لە یەکەچن رادیۆکان هەمویان لە یەکەچن فیلمەکان هەمویان لە یەکەچن ئەوسا مەجالێک نامێنێتەوە بۆ فەردانیەت و بۆ داهێنان و بۆ دیدی جیاواز ترسیش تریشی ئەوە بوو کە کاتێک هونەرە بێ بە پیشسازی هونەر ڕۆحە ڕەسەنەکەی خۆی تیا نامێنێ ئەبێ بە شتیشی بێ ئەرزش بێمانە چۆن مۆنالیزا بۆیە مۆنالیزایە چونکە یەک دانەیە بەڵام تۆ کە هەزاران مۆنالیزا دروست کردەوە قیمەتی مۆنالیزاکە مەکەیتەوە مۆنالیزا ئەو کاتە جوانە تۆ بچی لە مەتحەفێکا سەیری بکەی کە فەیکەکانی هێنا لە ڕێی مەعمەلێکەوە بە ملیۆنان نوسخەی دروست کرد بۆی قازان سوکە ئەی خاتە ماڵی تۆ ئێ زەوقی تۆ دائابەزێنێ بۆ بینین تێڕوانین و جوانبینی تۆ ئەکوژێ بچووک تەکاتەوە تحفەیەکی فەنی بۆیە تحفەیەکی فەنیە لە بەرەوەی کەسێک بە ڕۆحی خۆی دروستی کردووە معانات و هەموو ژیانی خۆی تێکردووە کە مەعمەلێک لە چایناوەیەت هەزاران تحفەی وا دروستەکاتەوە بە نرخی زۆر کەمتر لەوەی یەکەم قیمەتی ئەسڵەکە نامێنێ ئەدۆرنۆ ئەمە بوو ناوێنە کەوتنی ڕۆحی هونەر یعنی ئەو شتە ئەکەوێت دیتر قیمەتیشی نامێنێ کام سەردەما ئەوەیە بۆ ئێمە پێویستمانە ئەدۆرنۆ بخوێنینەوە ئەم سەردەما خەڵک ئەوێ وەهمی شتێک بژی نەک خودی شتەکە بژی ڕەسەن نەماوە ینی شتە ڕەسەنەکەی ناوێ شتە تەواوەکەی ناوێ چونکە نەماوە دوایام گفتوگویانی ئادۆرنۆ بەرەبەرە کۆمەڵێک سینەماکار لە دنیاە دروست بوون کە تەواو پێچەوانەی ئەم ئاراستە بازاڕیی فیلم ئیشیان کرد ئەمە لەحزەی پەیدابوون و سەرهەڵدانی ئەو شتە بوو کە پێی ئەو تێ ئارت هاوس سینەما یاخود سینەمای هونەری چۆن پێچەوانەی ئەم ئاراستی ئیشان کرد ڕاستیان بە چەند شێوەیەکی زۆر
زۆربەی زۆریان دەستیان کرد بۆی فیلمەکانیان خۆیان بینوسن واتە دەرهێنەرەکان خۆیان نووسری فیلمەکانیش بن چونەوە پەنجەمۆری ئەوانە وەک ئاستراک ئەڵێ فیلمسازی باش وەک فەیلسوفی باش وایە وەک نووسری باش وایە و بەرهەمەکەی وەک کتێبێکی باش وایە وەیە ئەبێ ڕنگدانەوەی دیدگا فەلسەفی و دیدگا معریفیەکانی بێ بۆ دنیا هەر لەم قسەی ئاسترێکشەوە بینی لە فەڕەنسا تیۆرەی سینەمای مؤەلیف سەری هەڵدا کە ئەو کاتە فرانسۆ تروفۆ ئەندرێ بازان و ئەم کۆمەڵە دەرهێنە بێجگە لە ئەویش گۆدار کە ئەمانە تقریبن بە کوڕی ئەم دیدا ناسرێن و لە ڕۆژنامەی ڕەشنووسەکانی سینەماوە کە لە فەڕەنسا دەرەچوو بازان سەرنووسەری بوو خاوەنی ئیمتیازی بوو لێرەوە هاتنە دەرەوە و لێرەوە سینەمایەکیان باوەڕ بانگەشیان بۆ سینەمایەک کرد کە بێ سینەمای مؤەلیف بێەوە تا سینەمایەک بێ هی نووسەرەکەی بێت دیدگای ئەو بێ بۆ ژیان لە پاڵ ئەمەیە ئەبینی لەسەر چەند ئاستیشی تر سینەما گۆڕانکاری گەورەی بەسەرهات بە تایبەتی لە ئەوروپا ئەو خەتەی هۆلیۆد بەردەوام بوو ئەو خەتە تیجاریە ئەو خەتە بێگومان هەموو هۆلیۆد نا بێگومان هەندێک جار شتی ناوازی تیا دەرەکە و بەڵام هێڵە زاڵەکەی هێڵە تیجاریەکە بوو فیلمێک بوو کە تۆ زۆر ئاسان لی تێبگەی سادە بێ بیری لێ نەکەیتەوە و هەموو شتێک زۆر بە خۆشی تەواو بێت لە پاڵ ئەمانەیە ببورن وابزانم کارەبا بڕا دەسەوەرەکەم ئێستا کارەبا بێتەوە لە پاڵ ئەم بۆ نمونە ئێمە لە ئیتالیا نیوریالیزمی ئیتالی هاتەکایەوە پێش ئەوان لە ئەڵمانیا بە هەمان شێوە قوتابخانەی تعبیریەکان هاتنەکایەوە کە ئەوان شێوەی جیاوازیان لە خودی هوەری استیغلال کرد بۆ فیلمەکانیان بەڵام ئەو شتەی کە بەلای منەوە شاباسە لێرەیە بەڕاستی شاباسە بریکێ لە قسەکردن لەسەر ئەزمموی چەند دەرهێنەرێک کە ئەوانە سینەمای هوەریان گەیانە ئاستیشی زۆر بەرز و ئەم دەرهێنەرانە لە ناو سینەمای هوەریە ئیشیان بە ستایلێک کرد کە ئەو ستایلە بابەتی بەحسەکەی من بوو کە ترانسندنتەڵ ستایلە ترانسندنتەڵ ستایل واتە لە ناو ڕەحمی سینەمای هوەریە بێگومان ئێمە ینی نیوریالیزممان هەیە نیوریالیزم بەگژاچوونەوەیشی گەورەی ئەو خەتە تیجاری سینەما بوو لەبەرەوەی لە نیوریالیزمان مۆنتاژ زۆر ئیشی لەسەر نەکرا لەڕاستیە هێڵەکی تێڵە تیجارەکەی پێشووی سینەما ئیشی دنیای بە مۆنتاژە کرد هەروەک چۆن لە رووسیا لای دەرهێنەر رووسیەکان مۆنتاژ ئیستیغلالێکی ئایدۆلۆژی گەورە ئەکرا بۆ ئەوەی کە مانایەکی ئایدۆلۆژی باد بەرەسەوە بەڵام نیوریالیزم هات دەستی کرد بە گرتەی درێژ ئەفۆن بە وایت شۆت گرتەی پان وازی لێ هێنا واقع خۆی تەجەلا بکاتەوە لە ناو سینەماوە نەک ئەم پیشانی با واقع چۆنە بەڵکو بینەر ئەبێت چاوی هیلاکە بۆ ئەوی واقع کەشف بکات لێرەوە بەرەبەرە لە دوای تێنسەکانی ئادۆرنەوە ئیش کرا لەسەر جۆرە بینەرێکی هۆشیار کە دروست کرێن لە ناو سینەمایە ئەم جۆرە بینەرە هۆشیارە ئیتر دواتر بە فیلمەکانی تارکۆفسکی ئیشی لەسەر کرا بە فیلمەکانی بێلاتار ئیشی لەسەر کرا بە فیلمەکانی بێرگمان ئیشی لەسەر کرا و ئۆزۆ ئیشی لەسەر کرد برێسۆن ئیشی لەسەر کرد ئەمام کۆمەڵە دەرهێنەرن کە لە ناو ڕەحمی سینەمای هوەریە هاتن بە ستایلێکی تایبەت ئیشیان کرد کە پێی ئەوترێ ترانسندنتەڵ ستایل واتە ئەکرێ هەر دەرهێنەرێک فۆرمی خۆی هەبێت لە ڕووی فیلمەوە بەڵام بێت بە ستایلی ترانسندنتاڵ ئیش بکە لێکۆڵینەوەکی من لەسەر ئەمە بوو چونکەم دەرهێنانەوەی ئێستا ئاماژەم بۆ کردن هەرێکیان خاوەنی فۆرمیکی خۆیانن مەڕاستی
بۆ نمونە ئۆزۆ سمپڵستی یعنی بەساتەت خێزان چەمشی سەرکیە لای ئۆزۆ لای برێسۆن بە هەمان شێوە سادەیی سمپڵستیشی لەسەر کراوە بەڵام لای ئەو کۆمەڵێک چەمکی تر جێی سەرنجن بۆ نمونە لای برێسۆن دەست جێی سەرنجە چونکە برێسۆن باوەڕی وایەکە ئەو شتێک کە ئینسان لەگەڵ دنیای ئیکا لە ڕێگەی دەستەکانی ئەویکە ڕاستە ئێمە بە دەستەکانمان دنیا کاولەکەین بە دەستەکانمان دنیا ئەوەدانەکەینەوە بە دەستەکانمان خۆشەویستیەکەینەوە بە دەستەکانمان ئەکوژین وی لای برێسۆن دەست ئەبێتە ئەو شوێنی کە زۆر بەوردی ئیشی لەسەرەکە